گۆشکی سپی و پێشوازی دۆناڵد ترامپ لە ڤلادیمیر زلنسکی بۆ کۆبوونەوەیەک کە دەتوانێت چارەنووسی ئۆکراین دیاری بکات و کۆتایی بە جەنگ بهێنێت. دۆناڵد ترامپ لە سەرەتای کۆبوونەوەکەی لەگەڵ زلنسکی بە گەشتبینیەوە باسی دۆخەکەی کرد و ڕایگەیاند هەردوو وڵاتی ئۆکراین و رووسیا داوای کۆتایی هاتن بە جەنگ دەکەن و جیهانیش لەو شەڕە ماندووە و ئێمەش کۆتایی پێدەهێنین. هەستیاری دۆخەکە بە جۆرێکە کە بۆ یەکەمین جار سەرۆکی 5 وڵاتی ئەوروپی و سکرتێری ناتۆ و هەروەها بەرپرسی کۆمیسیۆنی ئەوروپا بڕیاریاندا لەگەڵ زلنسکی لە کۆبوونەوەکانی کۆشکی سپی بەشداری بکەن کە دەتوانێت پاڵپشتی بێوێنەی ئەوروپا لە ئوکراینیا پیشان بدات. جم و جۆڵە دیپلۆماسیەکان بەردەوامن، بەڵام تا ئێستا کاریگەری لەسەر هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین نەبووە. ئێرە خارکیفە لە ڕۆژهەڵاتی ئۆکراین دوای هێرشی شەوی ڕابردووی رووسیا، هێرشێک کە ڤلادیمیر زلنسکی دەڵێت رووسیا بە مەبەستی کەم بایەخکردنی گفتوگۆ دیپلۆماسیەکان ئەنجامی دەدات، ئاماژە بۆ ئەوەش دەکات کە نابێت پاداش بە داگیرکەر بدرێت و دەبێت گەرەنتی ئەوە بکرێت کە رووسیا بۆ جارێکی دیکە هێرش ناکاتەوە سەر ئۆکراین. بەرپرسانی وڵاتانی ئەوروپی سەرڕایەوەی پاڵپشتی گفتوگۆکان دەکەن بۆ ئاگرباست، بەڵام بە گەشتبینی ترامپ نین و دەڵێن نابێت ئۆکراین خاکەکەی لەدەست بدات و پاداش بدرێت بە رووسیا وەک داگیرکەرێک. نیگەرانی لە پاداش وەرگرتنی رووسیا وەک وڵاتێک کە دەست پێشخەری شەڕ بووە لە ڕۆژی هەینی ڕابردووە زەختر بۆتەوە، کاتێک کە ترامپ بە باوشی کراوە پێشوازی لە پوتین کرد. بەپێی راپۆرتەکان پوتین ڕایگەیاندووە لە بەرامبەر وەرگرتنی بەشێک لە خاکی ئۆکراین ئامادەیە کۆتایی بە جەنگ بهێنێت. ئەمە نەخشەی شوێنە داگیرکراوەکانی ئۆکراینە. رووسیا لە ساڵی 2014ەوە کریمای داگیر کردووە. بەشە سوورەکانی نەخشەکەش ئەو شوێنانەیە کە رووسیا لە ماوەی 3 ساڵ و نیمی ڕابردوو کۆنتترۆلیان دەکات. بە گوێری راپۆرتەکان پوتین داوای ئەو شوێنانە دەکات لە خێرسۆن و زاپەرۆژیا کە لە ئێستادا کۆنتترۆلی دەکات و هەروەها داوای کۆی گشتی لۆهانسک و دۆنێتسک دەکات. دوای کۆبوونەوەکەی ئالاسکا پێدەچێت ترامپیش ئامادەیە چاوپۆشی لەو داگیرکاریەی رووسیا بکات و داواکاریەکەی پوتین قبول بکات، چونکە دەڵێت ئۆکراین دەتوانێت لە ئێستادا ئاگربەست قبول بکات یاخود درێژە بە شەڕ بدات. ئێستا تۆپ لە گۆڕەپانی ئۆکرایندایە و پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئۆکراین چاوپۆشی لە سەدا 20 خاکەکەی دەکات یان دەبێت هیوادار بێت سەرۆکە پێشبینی نەکراوەکەی ئەمریکا ڕایەکەی بگۆڕێت. سەرەڕای ئەوەی دانوستانەکان بە چەند جامێک دەکات، بەڵام زەحمەتە بەم زوانە کۆتایی بە نەهامەتی هاوڵاتیانی ئۆکراین بهێنرێت، ئەگەرچی دەتوانێت هەنگاوێکی گرنگ بێت بۆ کۆتایی هێنان بە شەڕێکی خوێناوی 3 ساڵە.